ئەڤە کەمپا شەریە ئێکەژە کەمپێن ئاوەڕێن شنگال کووت کەفتە سنوورێ قەزا سەمێلەوژ بەربێ سەروبەری و کەڤنیا چادرێن وان و نەبوونا سۆتەمەنیە وەکو ئاوەڕێن vê کەمپێ دبێژن ڕەوشە ژیانە وان لڤی وەرزێ زستانێ زۆر خراپە. خدای وەدعیمە پیسەر نابێ چادرکەمە هەموو دریایینە نە گاسە نە زۆپایینە نە مواتە نە فەرتشتەگیمە نینە حالیان حتانەوە داخوازامەش دەولەت چەند دەولەتە هەموو هەیە سعدامە بکن و وان چادرار مەرە ببەدرین و گازێش مەرە بینن بچووکە سەرمان برن يعني بيرمير يعني سرمان ميرينا يعني باران وباران كبيا باما وان شادر كذا وضعي مال كامبي ني باشا زاني زفستانا أفسي سالا شادر ناتينا بدل كرين خودي كدولة مساعدة كربا واجي مساعدة هرمي كربا وانا جيدا هاری کاریا کربا نه گاز نه سوپا تشتگنینه بقدی اوا سیستم دانان آوی کمپی یا جواز بویا گل همی کمپیت میدیت آواران و پنابران اف کمپش لای حکمت ترکی و بودانان آفاد ترکی و کو جرخانا یا کمپی اكو بيجن بنيا تحديد شوازه که سیستمی هاتیا یا و شرطی هاتیا دانان و چادرت وانا افخیوتت وانا جی شوازه جوازه و بچیکترنش یدی اجبر هندجی اول دانان کمپا شاری حتی نو که راستی اف چادرت کمپا شاری زوربای وانا دریاینا که جان نه هنکو آوارن متدا جان خوب نسری مگلک جارا دیسان حول دایا کو آفاد بو ببینیتن ل برسوا من دا پوار من هاتیا جبر هنده گلک جاراجی وک برد کاروبار مروتی گلک خرا و هماهنگی گلک خرا و حول داینه کو نایلون آبدن وانا سر چادرت خدا اول تا که چاره بوی حتی نو که دا کو ریک خرای بهتن هندک چادر آبدته ئاوەڕێن vê کەمپێژ بێچارەیە خۆ سەردانا ڕێڤەبەرێ کەمپێ دەکەن و گلە و گازدێن خۆت گەهینە و ڕێڤەبەرێ کەمپێژی هەفخەم و هەفسۆزە و دەنگێ خۆ دەدەتە پاڵ دەنگێ وان ئاوەڕەیان بێگومان وەرزە زستانی وەرزەتێ گەلێکی سەختە وەرزەکی گەڕانە تایبەتی بۆ ئاوارە پروسسا گازە یا نفتەیە بەردەوامە لە کەمپێت زاخ و بەسش پروسس نەگەشتە کەمپاک شاریە نی خەلکیمەیە بێگازە وضع كهرباء جيب قشتي الكردستاني وضع خرابة شكل وضع زبستان بخو قالك داخل سر كهرباء تايبتي اف وضع كردستان وتدا بارجرانيا بارك جيران اخساس سر كهرباء كهرب شو بدي وين ساعات 12 تا نهاجي كهرب نواتيا بخلتي كان باشاريا وافسر مصرات شي چادرت كان باشاريا و 3 سالش له افات تركي و نوات نگوري کو چندین جارا برده کار بر مروواتی یعنی سیار حوال داینه گل افات ترکی چادر بین گورنات نگورن ل خوشبختانه بو مکفر چادر بو مال کمپانی گزلی برده کار بر مروواتی رخرا یعنی سیار دم و گوهز نکم پاشاریا اورو کده پروسس دا باشکنا چادرا چادره که ده کوره که دین دست بکت انشالله جهجی گوتنیا بتش 20000 ئاوەڕێن شنگال کەمپا شاریا دڕەوشە کەمڕۆڤیا پڕ خراپدا دژین وەکو ئاوەڕێن کەمپا شاریات بژن نەژیان دناوە چادرادا هەیە و نەژیل دەرڤەی چادرا لەوڕا ڕێکە مایکا کورسات نیوس داخوازش جڤاک و ڕێکخراوێن نێودەوڵەتی دکەن لڤێ وەرزە زستانێ هاناوان بن شێروان خدر کورسات نیوس کەمپا شاریا